گفتوگوێن پرس و باسووا بەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر موسەنامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر سڵاو لێبێم کاتت باش سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر دوێنێ بزەیدی بگەڕا هاتە هەرێمی کوردستان و هاتە سلێمانی بەڵێن وابوو لەگەڵ ئێوەشدا کۆ ببێتەوە کو یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئەمە باسە سەرەکیەکەمان نییە تەناوەکو ڕوونکردنەوەیەکیش بۆ ئەو کەسانی کە ڕوونکردنەوەیەکشتان بڵاو کردەوە بەڕێستان دەڵێن کارێکی بۆ دروست بوو و توێتی لە بەغدا کۆ دەبینەوە. هەروەکو سەرەتای دەستپێکی نێو چوونە باسەکەمان بۆی لای خەڵکی ڕوون بێ بۆ لەگەڵێوەدا کۆ نەبوویەوە. ئایا پێشترێ بەڵێنتان وا هەبووە لەگەڵ هەڵوێست و کۆمەڵ پێکەوە هەموو دابنیشتن و پێشوازی لێ بکەن یان بەڵێنەکەوا بۆ بەجیایەوەش ببینێ و بەڵام دواتر نەگونجاوە؟ سڵاو ڕۆژ بۆ بەڕێست و ببینەرانی بەڕێز. لە ڕاستیا ئێمە وەکو برایانی کۆمەڵ و هەڵوێستە و پەیمانێتیەک یا تەحالوفێک نزیک بوونەوەیەک پێکەوە کارکردنێکمان هەیە و ئێمە ئەوەمان پێ گرنگە کە بیپارێزین بۆ ئایندە لەبەر خاتری داخوازیەکانی خەڵک بتوانین بەرەیەکی تر بین لە دەرەوەی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم تعبیر لە ناڕەزایەتی و خەڵکی ئۆپۆزیسیۆنی کوردستان بکەین. بەڵام ئێمە هیچ بڕیارێکمان نەبووە بەیەکەوە ئەو بەڕێزە ببینین لە سلێمانی. ئێمە بڕیارمان هەیە کە بەیەکەوە بیبینین بۆ پرس و پێگەێنانی حکوومەت، بەڵام ئەم بابەتی سەردانەی ئێستا بڕیار نەبوو بەیەکەوە بیبینین. کاتێکە برادران مەوعیدەکان تەرتیب کردبوو وایان زانی بوو فعلەن ئێمە هەرسێکمان لەو شوێنە بەیەکەوە ئایان بینین. ئێمەش پێمان وابوو پێویستە ئەو هەر حیزبێک بەجیا لە ئەو بابەتە ببینێ یاخود ئەو لیقاعی ببێ. لەوە دوای ئێمە گرفتێکمان لەگەڵ برایانی هەڵوێست و کۆمەڵ نییە بۆ پێکەوە کارکردن، بەڵکو ئێمە حریسین لەسەرەوەی هەمیشە و دەنگانەی لە مەسلحەتی خەڵک قساکەن پێکەوە هاوکار و تەبابن. و ئەمەش طبعا دوایی ئێمە داوامان کرد کە ئەو کۆبوونەوەی یاخود ئەوە سەردانە بۆ بارەگای خۆمان بێ. ئەوانیش لە ساتە وەختێکی درەنگا بوو ئەوان وایان زانی بوو ئەو بارەگایی ئێمەیە کە وتمان وەرنە لای ئێمە وتیان دێین بەسەر چاو لۆکیشنمان بۆ بنێرن لۆکیشنمان بۆ ناردن. دوایی ئەوان لۆکیشنێکی تریان بۆ ناردین کە ئەوەی برایانی هەڵوێست بوو. ئێمەش وتمان پێمان خۆشە سەردانی بارەگای خۆمان بکەن. ئەوانیش داوای لێبوردنیان کرد لەوەی کە هەڵە تەرتیبکردنیەکە بۆ لەم بابەتە ئێمە مەجبورین کە داوای لێبوردن بکەین چکە مولتەزیمن بە هەندێک پرۆتۆکۆل و ظروفی ئەمنی و گەڕانەوە بۆ بەغدا و ئینشاءالله وعدیاندا کەەوە لە بەغا قەرەبوو بکەنەوە و داوای لێبوردنیان کرد و ئێمەش بە شتێکی ئاساییمان سیر کرد. بەڵام مەسەلەی پێکەوە بوونمان لەگەڵ برایانی کۆمەڵ هەڵوێست پەیوەندی نییە بەم بابەتەوە. ئەوە بابەتێکی ترەوە ئێمە بە استراتیژی و گرنگ سەیریەکەین و پێمان وایە ئینشاءالله توانین بەیەکەوە خزمەتێکی باش بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین وەکو دەنگێکی جیاواز لە دەرەوەی ئەو دەنگەی کە دەسەڵاتی کوردستان هەیەی. زۆر باشە. دکتۆر داتانا بۆ گەر بزەیدی بۆ نمونە کۆبوونەوەکە تەرتیب وایە پرۆژە و پلان و بەرنامەتان چی بوو؟ داوای چی لێ بکەن؟ ئێمە داوای ئێمە و داوای برایانی کۆمەڵ هەڵوێست تەقریبەن یەک داوایە ویشەوەیە کە موچەخۆری کوردستان کێشەی حەل بێ بە تەواوی تەفاسیلەکانیەوە کە بەرزکردنەوەی پلەیە هاوتاکردنی موچەیە دەرەماڵەیە فڵانە فیسارە هەموو تەفاسیلانە تەوتینکردنی بابەتی موچە و بە بانقیکردنیەتی مەسلەی زەمانکردنی ئەم موچەیە و نەبێتە بەشێک لە مزایداتی سیاسی یا سراعاتی سیاسی ڕەبت نەکرێت لەگەڵ مەسلەی داهاتی کوردستان. تەواوی ئەم مەلەفەی کە ئێمە وەکو یەکگرتوو زۆریشمان تیا کردووە لە خولی پێشوو وە لە محکەمەی اتحادی ئەو ئەساسە قانونیەمان بۆ دروست کرد حریسین لەسەرەوەی کە لەگەڵ ئەو برایانەش هەمان خیتابمان هەبێ بۆەوەی کە ئەم کێشەیە چارەسەر ببێ. بابەتێکی تر بابەتی دامەزراندنە. ئێمە هەمانە 16 ساڵە یعنی گرێبەستە ئەمە تاوانە بەرامبەر بە خەڵک بەڕاستی و مەگاڵتە جاڕیە حکومڕانی نییە. چۆن ئەبێ گرێبەستێک 15 ساڵ لە بواری کەرتی گشتی و حکوومەتە گرێبەست بێ ئەم بابەتە کۆتایی پێبێ. ژمارێکی زۆر خەڵکمان هەیە تەعین نین لە پزیشکەکانەوە دەست پێ بکە تا ئەگاتە خوارەوە بۆ خەڵک یعنی هەموو جۆرەکانی خەڵک دامەزراندن ساڵانێکی درێژە لە عێراق کراوەی لێرە ڕاگیراوە. ئەمە نەعەدالەتیە. ئێمە ئەبێ ساڵانە ڕێژەیەکمان لە دامەزراندن لە عێراق هەبێەوە ئەم ڕێژەیە بە دادپەروەرانە بخرێتە بەردەم یەکەمەکان بخرێتە بەردەم پزیشکەکان بخرێتە بەردەم کارمەندانی تەندروستی تر بکرێتە بەردەم
گرێبەستەکانی پەروەردە بخرێتە بەدە زۆرێک لەو خەڵکانەی ترکە تایبەت نەکرێ بە بواری ئەمنی و سەربازی و ناوخۆ و بەرگری و پێشمەرگە بەڵکو بکرێتەوە بۆ هەموو خەڵک و ئەم ڕێژەیەک بێ و کوتم عادیلانە بدات پەروەرانە ئەمە بابەتێکی ترێک کە زۆر بەلای ئێمەوە گرنگە ئێستا حکوومەتی هەرێم و تەواوی حیزە سیاسیەکانی هەرێم باش کە یانەوێت لەگەڵ بەغا گفتوگۆ بکەن بۆ پێگەێنانی حکوومەت ئەم بابەتانە دامەزراندنت کرد بابەتی هاوتاکردنی موچەی شەهیدان و دکتۆر ببوورە ڕادەگرم دکتۆر هەمووی بڵێم زۆر باش ئێستا باسیێوانە دەکەین بێگومان باسیێوانە دەکەین دەرفەتمان دەبێت بەس باسی دامەزراندنت کرد یانی دوێنێ هەواڵێک بڵاو بۆیەوە یان ئێمە دەزانین دەڵێن دامەزراندن نییە بەڵام لە زانکۆی ئەمریکی دۆک ژمارەیەک دەرچووی ئەوێ دامەزرێنراون لە حکوومەتی هەرێمی کوردستان پێ دوایە ینی ئەمە لە چێوە سەرچاوەگرایە دامەزراندن هەر نییە یان بۆ خەڵکی بێ پشت و پەنا نییە لە هەرێمی کوردستان وڵی لەسەر ئەو بابەتە دیاریکراوە من زانیاریم نییە کە هەیە بۆیە نەبووە و جنابەت زانیاری تەیە بنازانم بەڵام ئەگەر بوو بێ باش ئەگەر نەبوو بێ هیچ ئەگەر بوو بێ بڵێ ئەوە تاوانە بەرامبەر بە خەڵک و ئەبێ عەدالەتە بێ لە کوردستان و ئەبێ ئەم دەرفەتانەی تەعین وەکو چۆن لە عێراقا بە سیستەمێکی ئەلکترۆنی دەرفەتە درێ بە هەموو کەس خۆی پێشکەشکا و سیڤی خۆی پێشکەشکا ئەبێ عەدالەتی تیابێ سەردەمێکی زۆرە حکوومەتی هەرێم لە هەردوو زۆن دامەزراندنیان کردووە بە حیزبی لە حەسف و استحداس لە بری دانان هەیە تایبەتیان کردووە بە خەڵکی خۆیان گرێبەست ئەکەن حکوومەت بە گرێبەست بڕێەوە بەن گرێبەستیش لە ڕێ حیزبەوەکەن ئەمانە هەمووی کاری هەڵەن و تاوان بەرامبەر بە خەڵک و نادات پەروەریە ئەبێ ئەم دەرفەتە بە یەکسانی بۆ هەموو هاوڵاتیان بە شەفافی بە ڕوونی بە ئەلکترۆنی دوور لە ئینتیمای حیزبی و تەسکیە ئەبێ لە هەموو کوردستانە بچەسپێەوە نەبوونی ئەمە بەشێکی زۆرە لە نەبوونی نادات پەروەری و نەعەدالەتی بێگومان زۆر باشە دکتۆر لەبەرەوە زەیدیتان نەبینی بەڵام پلان و بەرنامەکە هەبوو ینی وەکوتت باڵێن دەرفەت دەبێت لە بەغدا بیبێنن ئەو کاتە ئەمە هیوادارین دەرفەتە دەبێ و پێکەوە بەرنامە بکەین ئەو کاتە ینی دەقیقەوەی کە پێیتان وتووە ئەو کاتە خاڵ بە خاڵ بۆمان باس بکەیت بەڕێزێت لە بەغدای ساڵانێکە لە بەغدای پەیوەندێکی باشی سیاسی هەیە ینی ئاگاداری زۆرێک لە بابەتە سیاسیەکانیشی ناوی زەیدی بۆ تۆ دکتۆریانی شتێکی چاوەڕوان کراو بوو و بۆ تۆ بۆ شەقامی سیاسی بەگشتی چاوەڕوان کراو بوو نەخێر کەسێکی مفاجئە بوو لە ڕاستیە بە معنای کەلیمە مفاجئە بوو و من ئێستاش لە کەوالیسی ئەو بڕیارە زۆر تێناگەم بەڵام ئەگەر تێگەشتێک هەبێ ئەوەیە کە ئیتاری تەنسیقی ئەو کۆمەڵە حیزبەی هاوپەیمانێتی شیعەکان نەیتوانی بگاتە هیچ بڕیارێک سیاسیەکان ترسیان لە یەکتری هەیە بۆیە کەسێکی دەرەوەی حتا نەک تەکنۆقراتی سیاسی هەر دەرەوەی سیاسەتیان هێنا بازرگانێکیان هێناوە ئەیانەوە بیکەنە سەرۆگۆزیرانی عێراق ئێمە هیوادارین بازرگانە عقلی بخاتە ئیش بۆ گەشەپێدانی بواری ئابووری عێراق دارایی عێراق و خزمەتگوزاری لە عێراق و ئەم بازرگانە کە سیاسی نییە و پێشنی سیاسی و زمانی سیاسی و وەلای سیاسی نییە بە تەواوی بڵێن وەکو التزامێکی حزبی ئەمە ببێتە نقطەیەکی پۆزتیڤ بۆی کە لە ئەنگری سیاسی نەکا و بە خەلفیاتی کۆنەقینی سیاسیەوە مامەڵە لەگەڵ هەرێم نەکا لەگەڵ حیزبە کوردستانیەکان نەکا ڕەنگە لەمڕۆ ئیجابی سەیریکەی مەجای گفتوگۆ لەگەڵ کەسێکی لەم شێوەیە کە لە حساباتی ڕبح و خەسارە و قازانج و سوود و گەشە پێدان و بازار و ئەو شتانە تێگا ڕەنگە مامەڵەکردن لەگەڵی ئاسانتر بێ لە هەندێک ڕۆوە ئەویش ئەگەر طبعاً ئیتاری تەنسیقی و هێزە سیاسیەکان و پیرەمێردەکانی سیاسەتی عێراق ڕێگەی بدەن کە سیاسەتێکی تەندروستی ئەوە بکە یعنی مەوزوعی بکە بە مەسلحەتێکی نیشتیمانی بیکە ئەگەر ئەمان حەریص بن لەسەرەوەی هەرێکی ملی وێکە چاکەتی وێکی قۆڵی وێکی ڕیباتەکە ڕاکێشێ بۆ لای خۆی ئەوە وازانم وەکو ئەوی لێ دێوتی ئەوێ فێری ڕوتی کەو بێ ئەو قەلە ڕەشەی ویستی ڕوتی کەو فێربێ ڕوتی خۆشی لە بیر چووە یعنی ئەو کاتە نازانێ بازرگانێکی باش بێ نازانێ سیاسێکی باش بێ هیوادارین سیاسەکانی عێراق کە خۆیان لەبەر یەکتری ڕێگە بە یەک نادەن نەیانێژ مالکی سەرۆگۆزیران بێ نەیانێت سوودانی کە زۆرینەی کورسیە ناوە بەش
سەرۆکوەزیران بێ نیانێش هیچ کەسێکی لەوانەی پێشوو دووبارە ببنەوە نەوانەی تازە سیاسیەکان ڕێکەوتون لەسەر ئەمەی وادارین ئەم ڕێکەوتنە بە مەسلحەت بێرچەنە یعنی وەکوتم ئەگەر لێکی بیتەوە بە مەوزوعی ئاماژەی سەلبیتە ئاماژەی ئیجابیتایە ئاماژەی سەلبی نەبوونی خەلفێتی سیاسی و حکومڕانی هیچ ئەزمونێک لە بواری حکومڕانی نەبێ ڕاستەوخۆ بدێنن بتکەنە ڕئیس وزرای دەوڵەتێک دەوڵەتێکی وەکوچی وەکو عێراق کە لەلایەکۆ بەدەست ئەمریکا و لە دەست ئێران و بەدەست تورکیا و فڵان و فیسار و گیری خواردووە لەلایەکۆ خۆی داڕزاوە بە گەندەڵی بیرۆکراسێتێکی بێمەعنای تایە سەراعەتی حیزبەکان نایەڵێ کەس سەرکەوتوو بێ یعنی ئەمە مهمەیەکی قورسە پێی سپێراوە بێ دوعای بۆ بکەین خوا یارمەتی با بتوانێت ئیشێکی باش بکە و ئێمەش ناتوانین پێشۆخت نەبڵین ئەم بەڕێزە سەرکەوتووە و باشە و هەڵبژاردێکی تەواوە و نەبیشتوانین بڵین سەرکەوتنێکی یا کەسێکی باش نییە یا سەرکەوتو نیە هەڵبژاردێکی باش نییە ئێمە یەکەم لەلایەکۆ ڕێز لەواگرین کە ئەمە هەڵبژاردەی شیعەکانە و ئەو حیزبانەی کە تەمسیلی شیعەکەن لە بواری سیاسی لەلایەکی ترەوە ئەبێ چاوەڕێ بکەین بزانین زمانی گفتی پەیامی بەڵێنی چۆنە ئەدای لە واقعا چۆنە پێشۆخت نابێ حکم لەسەر کەسێک بدەیت هێشتا ئەزمونونەکەیت نەبینیوە و ناش بێ پاکانەی بۆ بکەیت وی لە ڕاستیا ئێمە جارێ چاودێری وەزعەکەکەین ئەوەی لە دەست ئێمە بێ بۆ پشتیوانی هەر کەسێک خێری پێ بێ بۆ عێراقیکەین باش دکتۆر تۆ پێ دوایە ئەوەندە دوور بێ لە با بڵین پرۆسی سیاسیەوە لە سیاسیەکانەوە لانی کەم بازرگانێکی واکە 20 ساڵە گرێبەستی خۆراکی هەموو عێراق لە دەستی ئەودایە و پرۆژەی دیکەی هەیە و نزیکە لە سەرکردە سیاسیەکانەوە هەرەوەی کە هەمویان بە دۆستی خۆیانی دەزانن لانی کەم بە گوێڕایاڵی خۆیانی دەزانن ینی پێ دوایە ئاماژە بێ بۆەوەی کە ئەم ڕێزە زۆر دوور بووە لە پرۆسی سیاسیەوە من نەموت دوور بووە لە پرۆسی سیاسیەوە من نەزانم چ بازرگانێکەوە پەیوەندیەکەی چۆنە لەگەڵ سیاسیەکان بەزوتم ئەزمموی حکومڕانی نەبووە ئەزمموی ئەوەی نەبووە لە حیزبێکە کادرێکی پێشکەوتوی حیزبێ بێ سەرکردە بێ لە حیزبێکە ئەزمموی مەسەلەن پەرلەمانی وەکو سیاسی نەبووە محافظ نەبووە وەزیر نەبووە پەرلەمانتار نەبووە یعنی ئەزمموی سیاسی یعنی چی نە سەرکردەبی لە حیزبێکە نە لە پەرلەمانە ممارەسەتە بێ نە وەزیر بووبی نە محافظ بووبی یعنی ئەزمموی سیاسی و حکومڕانیت نییە یعنی ئەزمموی سیاسی خۆ مامۆستایەکیش کە پسپۆڕی بواری سیاسەتە معریفەی سیاسی هەیە بەس خۆ ئەزمموی سیاسی نییە ئەگەر یەکێک لەو شتانەی نەکرد بێ کەسێک کە ئەمانەی کردووە جاری وهەیە هیچ علم و تەخەسوسێکی سیاسی نییە بەڵام لە حکومڕانی و بەڕێوەبردنا زۆر باشترە لە پرۆفیسۆرێکی علمی سیاست لەبەرەوە معریفەی سیاسی جای لە ممارەسەی سیاسی پراکتیسکردنی سیاست ئەم من وتم بە دقیقی وتم پرۆسەی حکومڕانی و سیاسەتی نییە واتە بەڵام بزنسی هەیە علاقاتی سیاسی هەیە حتمما معریفەی سیاسی و معلوماتی هەیە بەڵام ئەزمموی حکومڕانی و سیاستکردنی نییە باشە دووادارین لەم ئەزممونا سەرکەوتوو بێ باشە دکتۆر ئەو پشتیوانیەی دۆناڵد ترامپ کە ینی هەر دوور بە دوور یەکەم قسەکردن لەگەڵیدا دەڵێ پیاوی باشە و قسەم لەگەڵدا کردووە ئێمە پشتیوانی دەکەین لەم ناشەوەکو دەزانین دڵخوازی چوارچەوەی هەمانگیە خۆیان نەڵیان بژاردووە یعنی ئەمە ئاماژەیەکی بە بڕوای تۆ وەکو ئاماژەیەکی خێر بۆ ئایندی عێراق ناخوێنرێتەوە بێگومانەوە یەکێ لە ئاماژە باشەکانە کە واتە ترامپ خۆی بازرگانە میش بازرگانە یعنی لەبەرەوە بۆ ترامپ مفاجئە نیە بازرگانێ بێنی بۆ بواری سیاست باشتر لە یەکتر تێ بەڵام لەو ڕۆکە بەڕێزت ئاماژەت پێکرد مەبەستمەوە نییە خۆ بەیەکەوە کارەکەن تا لە یەک تێبگەن بەڵام ئەکید لە هەندێمە لە فاتە بەرێککەوتنیان هەرە بێ وەکو عێراق کە دەوڵەت و ئەویش وەکو ئەمریکا وەکو دەوڵەت بەڵام مەبەستمەوە بوو ئەو زۆر کێشەی لەگەڵ ئەو بوارانیە و ڕەنگە لە زمانی باش یەکتری وەکو بزنس باشتر تێبگەن لە هەمان کاتیشە ئەوە ئاماژێکی ئیجابیە کە ئەمریکا ئەم کەسەی قبوڵە و کێشەی بۆ دروست ناکە و ئامادەیە مامەڵەی لەگەڵا بکە ڕەنگە ئەمریکاش منزوری ئەو بێم کەسە خامە یعنی ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ یان هێشتا تەوەجوهاتێکی سیاسی حیزبی و ئەزمونێکی دیاریکراوی نییە توانرێ ئیشی لەسەر بکرێ بۆی کاڵبژاردەی چوارچەوەی هەماهنگگیشە بێگومان ئێرانی شەر تەرحیب و پێشوازی کردووە لەم دیاریکردنە ئەم دوو دەوڵەتەش کاریگەریان هەیە لەسەر ناوخۆی عێراق چونکە کۆمەڵی هێزی سیاسی ناوخۆی عێراق کاریگەرن بەم دوو دەوڵەتە
ئەمە ئیجابیە بێگومان. باشە دکتۆر کورد چۆن بەشداری بکات لە حکوومەتەکەی زەیدی ینی ئاماژەی خێر خوێنیتەوە لە بەشداریکردنی کورد لەم حکوومەتەی زەیدی ئێستا نێو خۆمان ناو خۆمان بەڕاستی بە کەڵکی هیچ نەماوە لە هەموو سنوورێک تێپەڕیوە کورد لە خراپترین حاڵیایەتی پارتی وەکێتی خەریکی ئێسقانشکاندنی یەکترین و حکومڕانیان لە کوردستان تعتیل کردووە سوکایەتی بە ئیرادەی خەڵکو و پەرلەمانەکەن 2 ساڵ ناون کۆبوونەوە بکرێ حکوومەت کاربڕێکەرەوە هەموو سەلاحیاتێ ممارەسەکە لە دەرەوەی قانون و دەستور ئەم حاڵی کێسە کورتایەتی حاڵێکی عیبە و شەرمەزارێکی گەورەیە ئەبێ زوو بە زوو ئەم مەسئلە چارەسەر بکرێ گینا کورد ئابەم حاڵەوە بڕوە ناتوانێت لە عێراقا باسی دەستور و قانون و ڕێزگرتن لە یاسا و ئەم شتانە بکە ئەوە مەگەر ئێمە بیکەین کە بەرپرسیار نین لەم وەزعیکە لە کوردستانە هەیە ڕووی ئەو قسانەمان ببێ بەڵام بەڕاستی پارتی وەکێتی ڕووی ئەو قسانیان نییە و ئەمەش کارەساتە ئەمەش هەڵەیە ینی ئەمە لەحزەیەکی تاریخی خراپە کە کورد تایە خۆی گەیاندووە بە ئاستێک کە ڕێزی نەگیرێ لە عێراق و حسابی بۆ نەکرێ هیوادارم ئەوەنەی ئەتوانن خۆیان کۆکەنەوە لانی کەمی کێشە گەورەکانیان سڕکەن پارتی تەجاوزی مۆزوعی سەر کۆمار و ئەم بەزم و بازاڕە بکە و تعامل لەگەڵ ئەمری واقع بکە وەکو چۆن ئێستا تعامل لەگەڵ زەیدیەکە تعامل لەگەڵ سەر کۆماریش بکە تعامل لەگەڵ ئەم واقع سیاسی بکە کە بمانێ و نەمانێ دڵخوازی ئێمە بێ و ئێمە نەبێ ئەمە ئیسە واقعەکە بێ مامەڵی لەگەڵا بکەی دەرەنجام تۆ میلەتێ لە پشتەوەیە چاوەڕوانی مافە چاوەڕوانی استحقاقاتە چاوەڕوانی حلبوونی کێشەکانیەتی تۆ نابێ بە حساسیاتی شخصی و حزبی خۆت مامەڵە لەگەڵ واقعی سیاسیە بکەی کە ئەزانی ئەم واقع سیاسیە پێویستی بە دوورکەوتنەوەیە لە حەزی خۆت ڕقی خۆت لە هەنگیریەکانی خۆت ئەوەی کە ویستوتە و نەبووە ئێستا کاتێوەیە کە بتوانرێ بە عەقڵێکی کراوە مامەڵە لەگەڵ ئەم واقعان بکرێ چاو بخرێتە سەر بەژۆندەکانی کورد چۆن کورد بەشداری بکە لەم حکوومەتە بێگومان ئەبێ هەوڵدا بەشدارێکی کارا بێ گەورە بێ بەشدارێکی نیشتیمانی کوردی بەیانی هەموو حیزبەکان تیا بخوێنرێنەوە مەلەفی تەوازون بهێنرێتەوە کایە مەلەفی تەوازون و هاوسەنگی لە عێراقا زۆر گرنگە ئێمە نزیکەی 25 هەیئەتمان هەیە لە عێراقا هەر هەیئەتێکیان لە پلەی وەزارەتێکە لەوە چێ لە یەکێکیان ئەو کورد حزوری هەبێ کاویش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقە و لە 24ەکەی ترا یا حزوری هەر نییە حتا کە خۆی لە ئەسڵا ئەبێ سەرۆکەکە و دوو جێگرەکەی مەسەلەن یا چەند جێگرێکی هەیە کوردی تیا تەجسید کرابێ زوو کۆمەڵێکی زۆر لە وەزارەتەکان نەوەزیری کوردی تایە نەوەکیلی کوردی تایە کە ئەبێ هەبێ ئێمە دەیان پۆستی گرنگی ئەمنی عسکەری سەربازی دیفاع مخابرات داخلیە ئەمنی وەتەنی استیخبارات ئەمانەمان هەیە کە کورتایە زۆر زەعیف بووە و حزوری زۆر کەمە لەبەرەوە کاتێک کە ئێستا ئەبێ کورد دانیشن وەکو پێکەوە ئەو قۆناغە تێپەڕێنن کە شەڕی حیزبیان کردووە لەسەر فلان پۆست ئێستا بێن پێکەوە نەک تەنایەکێتی و پارتی حیزبەکانی تریش هەمویان بێن لەسەر خەت ڕێزیان بگرن ئەگەر تۆ ئەتەوێت کورد یەکگرتوو بێ لە بەغدا بێ ڕێز لە هەموو حیزبە کوردستانیەکان بگری و پێگەیان پێ ببەخشی و ڕازیان کەی دەیان کەسی بەتوانە هەیە لەم حیزبانەی تری دەرەوەی پارتی وەکێتی خەڵکی دەسپاک و بەتوانان ئەتوانرێ بەکار بێنرێن بۆەوەی پێگەی کورد لە بەغا بەهێز کرێ بێن خەریتەیەک دانێن چۆن جێگەی ئەمە حیزبانە بکرێتەوە و یەکریزی دروست کرێ و تەبایی دروست کرێ و دوورکەوینەوە لە خیتابی یەکترشکاندن بۆ ئەوی کە کورد حرمەتی بپارێزرێ لە بەغدا و بتوانێت مافەکانی بەدەست بێنێ باشە ئەمە بەرپرسیارەتێک کە ڕوو لە پارتی وەکێتیەکە بە دەرەجە یەک باشە دکتۆر لە سەرەتا قسەکان تاماژەت بەوە کردوتێت یەکێتی پارتی پەرلەمانیان پەرخستەوە و حکوومەتەوە دەزانین سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئایندە سەڵاتەکانی خۆی وەکتۆ ئاماژە پێکرد بەدەر لە دەستور و قانون و ڕێنمایی دەسەڵاتی خۆی ممارەساکە و ئەنی بەردەوامە لەو کاری بەڵام وتت ئێمە دەتوانین قسەیەک بکەین لە دەرەوەی ئەمان باشە یای دکتۆرم بێبەریکردنی یان بێبەریکردنی ئێوە لەم هەڵەی کە ڕوویداوە لەمەی کە ڕوویداوە کە بەڕێز ناماژەی پێدەکەوێت ومان دەیزانین ئەوە چەندێکە پەرلەمان پەکراوە بۆ دەنگدەرێک کە دەنگی بە یەکگرتووی ئیسلامی کوردستان داوە یان بە هێزێک لە دەروی کێتی و پارتی داوە یعنی ئەو دەنگی بە ئێوە داوە یعنی ئەو چاوەڕی ئەوی چاوەڕی یەکێتی و پارتی بکات تا بسازێن و کۆ ببنەوە و پەرلەمان دروست بکەنەوە
کەواتام هێزانە هەر چاوەڕی دەمیەکێتی پارتی دەکەن بۆم کارە ئەی جوڵی ئێوە ئەی چالاکی ئێوە ئەی کاری ئەو هێزانەی کە لە دەرەوەیەکێتی پارتین چییە؟ قسەیەکی پرسیارێکی مەشروعە و چاوەڕوانیەکی ڕەوایە کە خەڵک چاوەڕوانی ئەوەی هەبێت کە ئێمە لە دەرەوەی پارتی وێکێتی بتوانین فعلێ بکەین. بەس کاتێک کە پارتی وێکێتی ئەو زۆرینەیەیان پێدراوەتەوە بێتر بە هەر چۆنێ پێیان دراوەتە خۆ مەسەلەکە معروفە ینی ئەوەندەی کە جەماوەر و دەنگدەری حەقیقی ئەوەنەش زۆرکردنە لە فەرمانبەر و لە هێزانەکانی ناوخۆ و لە فشاری مادی و لە ئەو با نەچینەوە تەفاسیلانەوە. ئێستا المهم واقعێک دروست بووە کە ئەم دوو هێزە ئەوان ئەتوانن پەرلەمان پەک بخەن و پەکیشیان خستووە. تۆ لەو بەینا چیەکەی؟ ئێوە وەکو یەکێتی بە نمونە کە بمبورە بە جەناب دەڵێم تۆ میدیاکاری بەس ئەم میدیایی یەکێتیە. یەکێتی ڕازیە ئێمە بچین لەگەڵ پارتی ئینکەینەوە یعنی پەرلەمان بجوڵێنینەوە زیندووکەینەوە بێگومان نەخێر تەجاوبی لەگەڵەکە نەتیجەکەی ئەوە نابێ کوردستانە بێتە دوو بەرە و دوو ویلایەت و دوو مەملەکەت کە ئێستا وایە. یعنی ئێمە چی ئەتوانین بکەین تۆ بەڕێز دۆکو میدیاکارێک وەکو ڕۆشنبیرێک پێمان بڵێ ئێمە ئەبێ چی بکەین؟ ئێمە حتا ئێستا استیقالەش بە ئەندامەکانمان ئێمە دوێنێ کۆبوونەوەمانە بوو لە ئەنجومەنێکی دەستگایەکی حکوومەت و پەرلەمانی یەکگرتو لە هەولێر کۆبوونەوەمانە بوو باسیێن بابەتەمان کرد وتمانە بێت جوڵەیە بکەینە بێت بەس هێنامان و بردمان ئێساش بیرەکەین و ئەبێت چی بکەین؟ حتا وتمان استیقالە بکەن ئادەی ئەگەر استیقالە بکەن چی ڕووەدا؟ ئێوتیان استیقالەش ناکرێ شتەکان هەموو سەری قوفڵە استیقالە بێ پێشکەش بکێ یارمەتیم بام ئەم فکرێ فەرموو ئەوە شتێکی باشە ئەوە خیارێکی کراوەیە بەس چەندێک کاریگەری ئەبێ باشە من ێستا عرضەکەم پێویستە چی بکرێ بەڵام ئەوش بابەتە باڕوونکەمەوە چونکە برادێک لەم ڕۆژانە بەداخەوە لە میدیایەک تۆزێ مزایدەیەک لەسەرەوەی من بوومای استیقالەمە کرد ئادەی بەڕێزت بووی تا برای خۆشەویست استیقالە چۆنە کرد؟ استیقالە نابێت تەسلیم کرێ بە سەرۆکایەتی پەرلەمان؟ سەرۆکایەتی پەرلەمان وجودی نییە. تەسلیمەکەی بە کێ؟ ئەبێ بڕۆی لە دەستورە چارەسەرێ بدۆزیتەوە بۆ ئەم بابەتە هەرێم دەستوری نییە. یعنی تۆ کە پەرلەمانتاری ئێمە بیانە استیقالە بکەن نابێ استیقالەکە بن بە سەرۆکایەتی پەرلەمان ئەویش یا قبوڵی کا یا بیخاتە دەنگدان سەرۆکایەتی پەرلەمان وجودی نییە. کێشەکەی ئێمە هەر ئەوەیە پەرلەمان بۆی کۆ نابێتۆ سەرۆکایەتی نییە ئەی بۆ سەرۆکایەتی نییە لەبەری پارتی وێکێتی ناون سەرۆکایەتی هەبێ هەموو شتێکیان ڕەبط کردو لەگەڵ یەکتری پەرلەمان لەگەڵ حکوومەت حکوومەت لەگەڵ حکوومەتی خۆجێیی هەر هەمووی لەگەڵ بەغا ناشگەنە ئەنجام لە کۆتاییە ناگەنە ئەنجام ئەم شتانە پەکی کەوتووە ژمارەی کورسیەکانی ئێمە بەشی ئەوە ناکە پەرلەمان کاراکەینەوە نە ئێمە نە هاوپەیمانەکانمان ئای دکتۆر هەڵبژاردنی دووبارە پارتیوێکێتی تحملی ئەو مەسئولیەتەکان بالمطلق ئای دکتۆر پارتی دموکراتی کوردستان هەڵبژاردننی دووبارە یعنی ئەگۆڕێ وڵای ئەوەنە پارەمان زۆر نییە کاکە بەخوای حکوومەتە پارتیوێتی پاریان نیە بێن بە موچەخۆرەکانی خۆیان بەحساب طبعا ئەی باشە چۆن پارەتانی ئەم ڕۆژەی انتخابات دووبارەکەنەوە خۆ ئێمەی داما و پارە خەرج ناکەن لە انتخاباتە یعنی ئێمە پارەی خەرج ناکەن شایانی باس بێ بەخوا من چەند ساڵەوە چوارم خولەسمە پەرلەمانی عێراق دوو دەفتەرم لە هیچ انتخاباتێکا سەرف نەکردووە بە تەواوەتی هەر کردی بێ شمەرەوە نەم خەرج کردووە ئەوەش لەم لاولاش هاوکاریان کردبم دەبرم کردووە خۆی من ناچین هەر یەکێک لە ئەندامەکانمان و حیزبەکەمان 15 ملیار دینار بێنین خەرجیکەین بۆ ئەوەی کە انتخابات بەرینەوە بەس ئەوان بەڕاستی مەصرفێکی زۆرەکەن لەسەر ماڵی گشتیژەیکەن ئەم ماڵە گشتی لەکوێوە هێنن مەصرفی انتخابات هیچ کەمتر نەبێ ڕەنگە ئیسە لە 100 ملیۆن دۆلار بڕۆن چوار خەستەخانەی پێ دروستکەن بێن بە هیوا نانەکەلی بۆ سەرەتان یعنی چی ئەگۆڕێ بە نمونە ئێستا خۆ ئەوە چارەسەرێکە کاتێک کە پەرلەمان ئەگاتە ئینسیداد و بنبەست چارەسەرێک ئەوەیە کە حکوومەت پێک نایە بڕۆیتەوە بۆ انتخاباتی پێشوەخت باش انتخاباتی پێشوەخت چی ئەگۆڕێ لەم خەریتە سیاسی ئێمە یەکێتی دوو کورسی کەمەکە یا زیاکە پارتیش دوان زیاکە یا کەمەکە نەخێر چوار زیاکە و کەمەکە چی لە حساباتەکە گۆڕێ هیچ ناگۆڕێ گۆڕانکاریەکی جەوهەری لەوە چاوەڕوان ناکرێ گینا ئێمە حەزمانە کرد قەیچێکە ئەگەر گەشتیتە بنبەستی تەواو لە پێگەنانی حکوومەت و پەکخستن ئەبێ بڕۆیتەوە بۆ انتخاب باشە کێ ئیسە بڕوا بۆ انتخاباتی پێشوەخت کێ دەسڵاتی هەیە بڵێ بە انتخاباتی پێشوەخت بکەین پەرلەمان نەماوە حکوومەت کار بەڕێکەرە خۆی هیچ دەسڵاتێکی ئەوەی نییە کە تەحەکوم لە پەرلەمانە بکە ئێستا کێ ئەو جیهەتەی کە بڕیارەدا انتخاباتی پێشوەخت بکرێ محکەمە ئێمە محکەمەی اتحادیمان نییە لە کوردستان مەجلیسی شورامان هەیە مەجلیسی شورا ڕاوێژکاریە
هیچ دەسەڵاتێکی ملزمی نییە. باشە ئەمە محکەمە و قەزات نییە. پەرلەمان تعتیلە، هیچ سەرۆکایەتی نییە و ناتوانێت بڕیار بە. حکوومەت خۆی کاربەڕێکەرە و هیچ دەسەڵاتێکی لەسەر ئەوە نییە کە بڕیاری دووبارەکردنەوەی انتخابات بدا. یعنی حتا بۆ ئەمەش کێشە دەیە مەگەر پەنابەری بۆ عێراق و لەوێ لە محکەمەی اتحادی پینۆپەڕۆیەکە بۆ بدۆزنەوە. ئەی باشە ئەوە کردیشمانەوە انتخابات چی ڕووەدا؟ دوو حزب زیاکە دوو حزب تۆزەکە مەکامە کورسێک دوو کورسی هیچ لە بۆزعەکە ناگۆڕێ. ئەگەر ئەم دوو حیزبە تەوبە نەکەن لەم هەموو تاوانەی بەرامبەر بە ئەم میلەتە ئەیکەن هیچ شتێک ناگۆڕێ لەم وڵاتە. ئەگەر واز نێنن لەم هەموو ڕقەبەرایەتی و ئەسقان شکاندنی یەکتری و سڕکردنی خەڵکو و نەخوێندنەوەی کەس و واز لەمە نێنن ئەم وڵاتە چاک نابێ. با خۆ نەخەڵەتێنین بە انتخابات خەڵک مەشغوڵکەین. اینجا باشە خەڵکەی سە هیمەتی هەیە بێ بۆ انتخابات. ئەو خەڵکە دوای پێ دەڵێ کاکەوە مناتم بۆ انتخاباتیش حزبێ دوو کورسی زیای کرد. ئێمە میلەتی کەشمانەوە شیارێکی کێشێتیایە. ئێمە سەتا 45 ڕەنگە 50 ئەم میلەتەش لە انتخاباتی 4 ساڵ جارێکیشا خۆیت زێتەوە لە بەرپرسیارەتی نایە. هەر بە حکومیەوەی وەڵا من دەنگ بەم چی ڕۆدا تۆ کە دەنگ نادەی چی ڕۆدا ئەمە ڕۆدا کە ئێستا هەیە. ئێوە لە بەشی ئەو دەنگدەرانەی خۆتان چیتان کردووە باسی و چالاکی مەدەنێمان کرد ئێخۆ هەڵوێستێکی واژ نەنوێنراوە ینی هەر مان بگرن خۆ پیشاندان هەر ئەندامەکانی لە پەرلەمانی کوردستان ینی مانگرت ئێمە لە خولی پێشوو ئەندامانی ئێمە مانگرتنیان کرد لە ناو پەرلەمان سێ چوار ڕۆژیش بەردەوام بوون. هەندێک کەس کە هاوپەیمان بوون لەگەڵمانە چون مانگرتنەکان شکان بەبێەوە بگەڕێنەوە بۆ لای ئێمە. یعنی بەداخەوە ئەم دوو حیزبە نەکرد لای خۆیان دەسڵاتیان هەیە هەژمونیشان لەسەر هەندێک بڕیاری سیاسی حیزبەکانی تریش هەیە. باشە ئەگەر خۆ پیشاندانێکمان کرد فعلەن خۆ پیشاندان حکوومەتی هێرێم ڕێزی لێگرێ ئەسڵ ڕێگەی پێدا ڕێگەشی پێدا ڕێزی لێگرێ هیچ مامەڵێکی جدی لەگەڵەکە. بەڵام پرسیارەکەی جەنابەت دووبارەکەمەوە مەشروعە ئەبێ شتێ بکرێ. دوێنێ ئێمە ئەو پرسیارەمان لە خۆمانە کرد وەکو کۆمەڵێ لە سەرکردەکانی یەگرتووە فعلەن ئەبێ ئێمە شتێ بکەین بەس ئێستش بۆ ئەوە گەڕین چی بکەین حتا بۆ مەسلەی پەنابردن بۆ محکەمەی اتحادی بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان ئێستا ئەویش ناکرێت چونکە محکەمەی اتحادی سەلاحیەتی هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراقیشی نیە نەک پەرلەمانی هەرێم بۆ لەبەرەوەی لە ڕووی دەستوریەوە ئەو لە محکەمەیەکە سەیری بەندەکانی دەستورەکە مادەکانی دەستور چی دەسڵاتێکی بە محکەمە دابێ لەسەر چی پێوەرێک ئەو بەو شێوەیە حکومەکە خو بە ئارەزوو نییە بەڵێ من دەسڵاتم محکەمەم و بڕۆن ناتوانێت لە دەرەوەی قانون و دەستور بڕیار بدا کاتی خۆی کە پەرلەمانی کوردستانی هەڵوەشانەوە زین لەبەر چی هەڵیوەشاندەوە لە بەرەوەڵی وەشاندەوە کە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش لە دەستوری عێراقا وتراوە پەرلەمان 4 ساڵی تەقویمیە بە ڕۆژی یەکەم بە یەکەم کۆبوونەوە دەست پێکە بە 4مین ساڵی تەقویمی کە 365 ڕۆژە 365 ڕۆژی کۆتایی هات ئەبێ پێش لەوەی کۆتایی بێ بە 2 مانگ 3 مانگ پەرلەمان هەڵبژێرا بێ هی نوێ ئەجینا لە دوای 365 ڕۆژی تەواو بوو ئۆتۆماتیکی ئەکسپایرە بێ پەرلەمان مەوجود نییە پەرلەمانێک لە عێراقا دوای 4 ساڵی تەقویمی مەوجود نییە لەبەرەوە کاتێک کە پەرلەمانی کوردستانیان بۆ برد بۆ محکەمە وتیان 4 ساڵی تێپەڕانوە وتی تەواو شەرعێتی نییە دکتۆر ئێستا مەترسی هەڵوەشانەوەی هەیە دکتۆر مەترسی هەڵوەشانەوەی هەیە بۆ منە لە دادگایەوە گەر شتێکی وا بکرێت ئەتوانم بڵێم بەداخەوە نیەتی ئەتوانم بڵێم بەداخەوە بەڵێ بەداخەوە نیەتی بۆ لەبەر برا ئەم داوایان دێک بەڕێز بردیانە محکەمە ئەڵێم بۆ لە بەداخەوە لەوەنێ بڵێم ئەی خۆزگایە دەسڵاتی هەبووە تۆزێک لەسەر کوردستان ڕۆڵێکی زیاتری هەبووە بەس ئەو محکەمەیە بە دەستور و قانون ئەبێ ئەمە بۆ حکوومەت بکە خۆ حاکمی عێراق نییە باش ئەی بۆ حکوومەت بۆ نادەبینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆشانەوەی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی کاربڕێکەرە شەرعێتی نییە بۆ هەندێک تەسەڕوفاتی ناو حکوومەتی چ جای بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان یعنی ئێمە دەستور مشکلەوەی دەستورمان نییە بۆ ڕێخستنی ئەم دەسڵاتانە کاتێک گەڕێنەوە بۆ عێراقیش لە عێراقا سەرۆک وەزیران ناتوانێت سەر کۆمار ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە ئەتوانێت داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان بکە بەڵام پەرلەمان بە هیچ شێوەیەک بە 50 زایدیەکی دەنگی خۆی نەبێ لە عێراقا هەڵناوەشێتەوە با سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار بەیەکەوە طبعاً بەیەکەوە بۆیان هەیە ڕێبکەون بەیەکەوە داوای هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق بکەن بەڵام ئەم داوایە ئەبرێ بۆ پەرلەمان ئەخرێتە دەنگدان لە ناو پەرلەمانتارانە 50 زایدێکی پەرلەمانتاران دەنگی پێنەدەن پەرلەمانی عێراقیش هەڵناوەشێتەوە
باشە تەنها هەڵەوەشێتەوە بە خۆی بڕیاری خۆی وەکو دەڵێ ینی قسەکان زایدێک قسەکان کۆ بکەینەوە ڕەوشی کورد چۆن دەبینی ئێستا بەم شێوازە زۆر خراپ زۆر خراپ زۆریش ناشیرین زۆریش عیبدار لە ڕووی دەستوری و قانونی و بەداخەوە دوای ئەو هەموو قوربانی و دەیان هەزار شەهید و ئەنفال خەون و خەیاڵات و شعر خوێندنەوە و شانامە خوێندنەوە بۆ دەوڵەتی سربەخۆ و بۆ یەکگرتنەوەی پارچەکانی کوردستان و ئەم هەموو خەون و خەیاڵاتانە یەینە سەرەوەی دووسێ محافەزەمان بەدەستەوە چەند ملیۆن کەسێک نازانین نەبی بن بڕێوە نە عەدالەت و کەرامەتیان بۆ دابینکەین نە شەفافیەت دابینکەین لە داهات نە عەدالەتێک بۆ مامەڵەکردن لەگەڵیان نە پارێزگاریکردن لە سامان و پارێزگاریکردنی سامانی ئەم میلەتە نە دڵخۆشکردنی نەوەکانی ئایندە هیچ ناتوانین بکەین مامەڵەشمان لەگەڵ عێراقا بۆتە مامەڵەی حیزبایەتی هەر حیزبێک بۆ خۆی چی بچڕێ و بە هەندێک جار بە باشی و هەندێک جار بە خراپی و هەندێک جار بە سەری بەرز و هەندێک جار بە کوڕزانەوە و خۆ بچووکردنەوە لە بەردەم دیگەران و چی دەستکەوت بۆ خۆی دەسیکەوێ و ئەوی تریشی لێگەڕێ بۆ سەراعاتی ناوخۆ ئەمە حاڵێکی زۆر زۆر خراپە زۆر هەڵەیە شەرمەزاریە عیبە دلیلی ئەوەیە کە کورد مەرجعێتی نییە دلیلی ئەوەیە کە کورد خاوەنی نییە دلیلی ئەوەیە کە کورد یعنی بەڕاستی بەم سیاسیانی ئێستایەوە ناتوانێت ئەم واقعە بەرێ بڕێوە یعنی سیاست لەسەر ئەساسی ڕق و کینە و حقدی شخصی و شەڕە تەسریحات و ئەمانە ئەکا سیاست کارێکی شەریفە سیاست کارێکی ئەبێ پڕ بێ لە ئەخلاق ئەبێ پڕ بێ لە حرمەتدانان بۆ قانون و دەستور و یاسا ئەبێ هیچ سیاسیەک خۆی بە فرعون نەزانێت لە بەرەوەی دەسڵاتی ئەڕوا پێی وا بێ دەسڵاتەکانی بە یاسا مقەیەدن و ئەبێ ڕێز لەو یاسا و دەستورە بگرێ ڕێز لەو پەرلەمانە بگرێ کە شرعەتی پێداوە ڕێز لەو دەستور و قانونە بگرێ کە ئەبێ حرمەتی بگرێ ئەگەر سیاسەکانمان وابیر بکەنەوە کێشەکانمان زۆر زۆر ئاسانن ئەسڵەن کێشەمان نییە ئەمە کێشەمان نییە لە ڕاستیە یعنی میلەتێکمان هەیە میلەتێکی جوێڕایەڵ تەسلیم بوو بەڕاستی پێت بڵێم میلەتێکی تەسلیم بوو بە مواقعە میلەتێکی بێخەون و خەیاڵ بەڵام سیاسێکی وێران سیاستکردنێکی یعنی فاشل کە کوردی گەیانە بەم ئاقارە ئەگینا کورد پێگەی لە مستەوای جیهانە بە جۆرێکی تر سەیرەکرێ خەڵک باش بە جۆرێکی تر بیرەکاتەوە لە خەونەکانی کەیت ئێستا دراوسەکانمان کوردی دراوسەکانمان ئەگەر بێن لە مواقعی ئەمە بکۆڵنەوە ڕەنگە تەوبە بکەن لە بەعزە کوردایەتی ئەمە عیبە نییە ئەمە شەرمەزاری نییە بۆ ئێمە تاکەی ئەمە چارەسەر ناکەین تاکەی ئارەزوەکانی شەخصی و حیزب و یعنی کۆمەڵێک کەسی دیاریکراویش لە ناو حیزبە ئەبێتە گرێکوێرە بۆ دروستکردنی ژیانێکی بە حرمەت و تەندروست بۆ خەڵکی هەرێمی کوردستان تاکەی سپاس دەکەم دکتۆر دوا پرسیارم لە پرسە سیاسیەکان دەرەچین بە فرسەتی دەزانم پرسیار لە بەڕێزت بکەم لەم چەند ڕۆژێ ڕابردوودا لەگەڵ کۆچی دوایی نووسەر و ڕووناکبیری کورد فاروق ڕەفیق ینی کۆمەڵگەی کوردی دیسان بەداخەوەکو هەمیشە ئامادەیە بۆی کە دەبینە دوو بەرە قسە و منی جنێوی ناشرین و بابەتانەمان زۆر گوێ لێ بووە زۆر زار پەنجەی تۆمەتیش بۆ کادرانی هێزە ئیسلامیەکان ڕادەکێشترێ لێرەوە ینی چی دەڵێ لەسەر ئەم کللتوری جنێوە کە لە سوۆشیال میدیای ئێمەدا لە کۆمەڵگەی ئێمەدا وجودی هەیە من ناڵێم کێن و سەر بەکێن بەڵام حەزەکەم ڕای بەڕێزت بزانم لەسەر ئەم کللتوری جنێوە بەتایبەت دەزانم تۆ کەسێکی گوێلەگیراوی بەتایبەت لای کادرانی هێزە ئیسلامیەکان من زۆر سوپاسی بەڕێز دەکەم بەڕاستی ئەم پرسیارە حەقی یەک بەرنامەی گەورەی هەیە لەو ڕۆژەوە بەڕێز کاک فاروق وەفاتی کردووە من دەرفەتم نەبووە یاخۆ نەمویستوە قسە بکەم و ڕەنگە واجبیش بێ لەسەرمان قسە بکەین و من زۆر جار ئەوەی کە جەنابەت باست کرد مەوزوعی دابەشبوونی کۆمەلگا و ڕقبەخشینەوە و سەنگەر لە یەکتری گرتن و کۆمەلگای ئێمە فەیسبوکچی زۆر جار ئەیبەن بەڕێوە نەک خەڵکی عاقڵ و بە حکمت و بیرمەند نەک خەڵکی بە هەڵوێست ئەم فەیسبوکچیانە زوو ئەم کۆمەلگایی ئێمە دابەشەکەن بۆ دوو تاقمێک بۆ جنێوان بەم بەرەوە تاقمێکیش بۆ ئەو بەرەوە و سوکایەتی کردن بەخشینەوەی ئەحکام لەسەر خەڵک بە مطلقی و بەڕەهایی و هەندێک جار ڕێزنەگرتنیش لە هەندێک ئەو وەزعی تایبەت بنمونە ئەو بەڕێزەی ئەو خوشکەی کە شەهید بوو لە ماوەی پێشوو ئەو بەڕێز کاک فاروق فڵان و فیسار کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا لە کۆمەلگای ئێمە ئەیسەلمێنێ میلەتی ئێمە
زۆر ئامادەیە بە تایبەت فەسبوکچیەکانمان زۆر ئامادەن دابش ببن خێرا لەسەر دوو بەرەی دش بە یەک و ئەوەی تر میلەتی ئێمە سیخناخکەن بە کۆمەڵێک دەرد بەڵام من لێرە بۆەوەی کە ئینسافم هەبێ بۆەوەی کە دەقیق بم یعنی برای بەڕێزی کۆچکردومان بەشێ بوو لەو دیاردەیە بەداخەوە بەشێک نەبوو لە چارەسەری ئەو دیاردەیە من لەسەر مستەوای من ئێستا دوعای بۆ ڕەحمەتی بۆکەم کەلیمەیەکی هەڵم لەسەری نەوتۆ قەت لەگەڵ ئەوە ئەو لە بۆدکاستا دانیشتۆ نیو دانە سەعات لە بەردەم کامێران نیو دانە سەعات قسەی بە منوتووە هەر بە شخصی بە من ئەمە فاشستە ئەمە نازانم ئیخوانی تونڕەوە ئەمە پەیوەندی وابەستەیی بە دەوڵەتانی خەلیجەوە هەیە جا لەو لاواڵەی ئیخوانی عالەمیە لەم لاوەڵەی وابەستەی دەوڵەتانی خەلیجە من نازانم دەوڵەتانی خەلیج دژە ئیخوانن من چۆن ئەبێ ئەم دوشتە بەیەکەوە مەسەلەن چۆن ئەبێ یعنی ئەو ئیخوانە چییە من مەسەلەن نێو دەوڵەتەیە کە من ئەندامم چەتەیە مافیایە چییە مەسەلەن ئەمە چی جۆرە بە من ئەڵێ فاشیست دەجار بە من ئەڵێ دژە کورد ئەڵێ مە دژی کووردە دژی گۆرانی کوردیە دژی مۆسیقای کوردی وەڵام ڕۆژانە گوێ لە گۆرانی کوردی و مۆسیقای کوردیە گرم بەخوا زۆری دڵم پێی خۆشە ئاخ من چۆن دژە کوردم کاکە ئەوەی کە منە ناسێ 12 ساڵە من لە بەغام تەنها شەڕم بۆ کورد کردووە ئەوە من لەم منبەرەوە بۆ خەڵکی کوردستان ئەڵێم تەحەدای یەک کەسەکەم هەزاران هەزار کەس ئیشی بە من هەبووە تەحەدای یەک کەس ئەەکەم بێتە سەر ئەم شاشەی ئێوە بڵێ من فڵان ئیشم بە دکتۆر هەبوو ئەو پێیوتم تۆ چی حزبێکی ئەو پێیوتم تۆ چی مەزهەب و ڕێچکەونەتەوەیەکی بەبێ ئەوەی پرسیار لە هیچ کەسێک بکەم خزمەتی هەزاران خەڵکم کردووە وەڵی نە فاشیستم و هەزار لەعنەت لە فاشیست و هەزار لەعنەت لەو کەسەی کە لە بەرەی نەتەوەکەی خۆیان نییە و نەفرەت لە هەزار ئینتیماکەوا لە من بکابم کا بە دژی نەتەوەکەی خۆم و اینجا بە من ئەڵێ دژە جوو کاکە دینی موسایە من دژی جوو نیم من جوولەکە بە برای خۆمەزانم بە پێی ئاەتی قورئان لە ئینسانیەتە برامانن ئەوانە کۆژیان لە بینمانە بۆ ئەبێ هەبێ ئەوەی کە ڕۆیۆنیەتم وەکو لای جادەڵێ عەفەڵڵاه وعەما سەلەف ئەوەی ڕۆی تەناویستم لەسەر کللتوری ژنێوەکە هەرچی بەرنامەیەک ڕێک دەخێن لەسەرەوە بەڵام حەزەکەم لەسەرەوە قسەکە حەزەکەم باش ئێزم بە تەواوی کەم بەس بە دەقیقەیەک تەواوی بکەم فەرموو من ئێستا مەبەستم نییە حکم لەسەر ئەو برا بەڕێزە بدەم چۆتە بەر دەرگای ڕەحمەتی خوا و خوا خۆی ئینشاءڵڵا بیبەخشی و حسابی لەگەڵ بکە هەرچی شتێک بە منی وتووە هەزار جارگردنی ئازابێ و من لەخوا داواکارم لەسەر حرفێک لەسەر من محاسبەی نەکا نە لەسەر من و نە لەسەر یەگرتو گردنی ئازابێ و من سەرخۆشیم بۆ خێزان و بنەماڵی هەیە و ڕێزم بۆ هەر کەسێکی شەیە و سەرخۆشی لە یەکەم کە نیگەران بوو من خۆشم نیگەران بووم بەو مۆزوعە بەڵام من لێرە ئەڵێم تکاکەم هیچ ئینسان کە مرد ئەبێ ڕێز لە مردوو بگیرێ لە جەستەشی لە شخصیەتە معنەویەکەشی و ئەمەش مانای ئەوە نییە خەڵک دەمی بکوترێ لەوەی کە بیرمەندێک ئەو نووسەرێک بووە بیرمەندێک بۆ خاوەنی ڕوئایەک بووە خاوەنی بیر و بۆچوونێکە بووە 10-15 کتێبی نووسیوە خەڵک مافیە لەسەر بیر و بۆچوونەکانی بەڕێزەوە قسە بکە خەڵک مافیە ڕخنی لێ بگرێ وەکو ئەو چۆن مافی بە خۆی ئەدا لە ئەم پەڕی چەپ لە شوویعەکانەوە دەستی پێ کرد لە ماکرۆنەوە کۆتایی پێهێنا ئەو چۆن مافی بە خۆیدا پەلاماری هەموو کەسێ با ڕخنە لە هەموو کەسێ بگرێ هەندێک کەسی وەکو ئێمە بە دژە کورد و ئەوە وەسفکە خەڵکێک یعنی ئەوش نەوعێک لە تەکفیری هەبوو بۆ خەڵک تەکفیرێک بەو مەفهومەی خۆی بەڵام ئیسا ئەو چۆتە بەر دەرگای ڕەحمەتی خوا و نابێ ئینسان لەسەر ئەوە زۆر قسە بکە بەڵام بەڕێزەوە ئەو هەموو کەسێ بۆی هەیە لەسەر من قسە بکە منیش بۆم هەیە لەسەر بیر و بۆچوونی هەندێک کەس قسە بکەم بەڕێزەوە ئەوەی کە جەنابەت ئەتەوێ کە منیش سەر کۆنەیەکەم شکاندنی سروورەکانی ڕێزە تەکفیرکردنە زمانی برینارکردنە ڕێز نەگرتنە لە هەستی کۆچکردو یا کەسوکاری ئەو کۆچ کردووە من لێرە لەگەڵتام و ئێمە کۆمەلگامان ئەرەبێ بەرەو میهرەبانیەت و بەرەو پێکتری قبوڵکردن و بەرەو ڕێز و احترام ببین لەبەرەوە هەر کەسێک ڕێز لە منەگرێ بڕوای بە ئیسلامی بوون هەیە من تکای لێکەم زمانێ بەکاربێنێ لە ڕەخنەگرتنە لە کۆمێت نووسینە کە لە ئاستی ئەخلاقی بەرزی ئیسلام و پارێزگاریکردنیش کۆی کۆمەلگا بێ و خەڵکی
نەکاتە دژ بەڵکو خەڵک کۆ بکاتەوە من زۆر ئەوە سپاس لەگەڵتان دەستخۆشیت لێ یەکەم کە ڕێگەدام ئەو پەیامە بگەێنم زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر بەڕێز دکتۆر موسە نامین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە ساغ و سەلامەت بن ئەرشاد بن خواتان لەگەڵ